ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمان بوو کە کۆڵەکەیەکی شوناسی هەر نەتەوەیەکی سەرزەویە. لە هەمووان زیاتر ئەوە دەوڵەتمەداران و سیاسەتکارەکانن کە دەبێت دیدگایەکی ڕۆشن و سەردەمیانەیان بۆ زمانەکەیان هەبێت بە جۆرێک شێوەیەکی ستاندار و یەکگرتووی زمانەکە لە تەواوی دامەزراوە حکومیەکان و پەروەردە و سیستەمی یاسایی وڵاتدا پەیڕۆ بکرێت سەرەڕای فرەیی زار و بنزاری ناوچەکانی. ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوە یەکگرتووەکان لانی کەم 7,000 زمانی زیندووی لە تەواوی جیهاندا تۆمار کردووە. زمانی کوردیش لەو نێوەندەدایە، ئەگەرچی زمانی یەکگرتووی نووسینی لە دامەزراوە حکومیەکاندا نییە. بەرپرسانی حکومی هەموو ساڵێک لە یادی ڕۆژی جیهانی زمانی دایکدا ڕاگەندراوی پڕ لە پەسن و سەنا بۆ زمانی کوردی بڵاو دەکەنەوە، بەڵام تاوەکو ئێستا هەوڵی جددیان بۆ هێنانەکایی زمانێکی یەکگرتوو نەداوە و هەر کامیەکان و لە هەر ناوچەیەک بە زمانی جیاواز تەنانەت وشەکانیش بەکاردەهێنن. هێشتاش لەسەرەوە کۆک نین لە نووسراوەکان، بۆ نمونە ژن یان ئافرەت، قوتابی یان خوێندکار، ڕێکەوت یان بەروار بەکاربهێنن. ئەیلولی 2019 پەرلەمان بەشێکی دانیشتنێکی تایبەت کرد بە گۆڕینی دەستەواژەی بەروار بۆ ڕێکەوت، زۆرینە لەسەر وشەی دووەمیان دەنگیاندا. ئەمڕۆژ هەر یەک لە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران و نێچیرڤان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە پۆستی تۆڕە کۆمەڵایەتیەکان پیرۆزبایی زمانی دایکیان کرد و هیچ کامێکیان جەختی لەسەر زمانی ستاندارد و کارکردن لەو بوارەدا نەکرد. تەنانەت لە کارنامە و هێڵەگشتیەکانی کاری کابینەکانی هەشتەم و نۆیەمیشدا بە یەک وشەش باسی زمانی کوردی و بەرەو پێشبردنی نەکراوە. زمانی کوردی و ڕێنووسی زمانەکە لەسەر ئاستی میدیای حیزبەکانی بەشدار لە حکوومەت جیاوازن و نەتواندراوە یەک بخرێن. تەنانەت هەندێک جار لە ڕاگەیەندراوەکانی سەرۆکایەتی وەزیران و وەزارەتەکانیش لە جیاتی دەستەواژەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەواژەی حکوومەتی هەرێم بەکاردەهێنرێت کە هاوتای ئەوەی میدیا عەرەبیەکانە کە دەڵێن الحکوومەت الئەقلیم، ئەگەرچی ئەوان بە مەبەست و بۆ لابردنی وشەی کوردستان بەکاری دەهێنن. لەوەش زیاتر لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا تاوەکو ئێستا هەر یەکەیان بە جۆری تەختەکلیلێک دەنووسێت. هەندێک جار نووسراوەکان لە بری ئەوەی کوردی بن بە تەختەکلیلی عەرەبی دەنووسرێن و یا و تائی بۆ زیاد دەبێت. چەندین ساڵیشە ڕێنووسی زمانی کوردی لای پارتی و یەکێتی بە دوو جۆری جیاوازە و زمانەکەیان بە حزبی کردووە. بۆ نمونە لە بەکارهێنانی وشەی ژن و ئافرەت یان قوتابی و خوێندکار، هەرچەندە وەزارەتی پەروەردە چەند ڕێنماییەکی بۆ جیاکردنەوە بە گوێرەی قۆناغەکانی خوێندن داناوە، بەڵام کێشەکەی چارەسەر نەکردووە.